لە میدیای ڤارەوە سڵاوتان لێ بێت، تۆم کاتتان باش بێت. شەپۆلی باران کۆتایی هات، بەڵام بارستە هەوایەکی سارد لەگەڵ بایەکی چالاک سبەی چوارشەممە ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە و پلەکانی گەرمە دائەبەزێت. زۆپەکانتان پڕنەوتکەن و خۆتان بە گەرمی داپۆشن، چونکە ئەو بەفری کە لە ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستان باریوە بایەک هەموو سەرماکانی دێنێت بێنەوە سەنتەری شارەکانی هەرێمی کوردستان و سەرمایەکی جیاواز لە کوردستان دەست پێکات و شەوان پلەی گەرمە دائەبەزێ بۆ ژێر سفر و لە ناوچە شاخاویەکانیش ئەگەری شەختە و زوقم و بەستن هەیە. هەروەها ئاسمانی هەرێمی کوردستان بە گشتی ساماڵ و پەڵە هەورە بێت و پلەکانی گەرمە بە نزمی ئەمێنێتەوە و کەشێکی زستانی سارد ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە بۆ ماوەیەکی درێژیش سەرما لە هەرێمی کوردستان بەردەوامە بێت. والله ئەعلەم، هەر شاد بن.